لەو وڵاتانەشدا تاوانبار هاتێنراوە وەکو تاوانبار لە کۆمەلگا ناسێنراوە. علی مەحموود ناسراوە بە علی سیاسی سەرلەبایانی لەلایەن هێزێکی ئەمنیەوە لە ماڵەکەی خۆی دەگیر دەکرێت. خوشکی علی سیاسی دەڵێت ئەو هێزەی کە هاتوونەتە ماڵی براکەم تەواوی ماڵەکە و کەلوپەلی تایبەتی علیان پشکنیوە. هەرۆ خوشکەکەی ئەو تۆمەتانە ڕەت دەکاتەوە کە خراوەتە پاڵ براکەی بەوەی لەسەر داڵدەدانی تۆمەتبارێک دەژیر کرابێ. ترسێکی نەبوو بۆ خۆی دەچۆ بازار دەهاتەمە ئێمە بە تەنها دەخەوت ئەم لایەکرد ئەو لە هیچ ترسێکی نەبوو. علی لەگەڵ ڕاستی و لەگە حەقایە دائمە دیفاعی لە ڕاستی حەق کردووە. دەزان ئەو تۆمەتە خستێنەتە پاڵی. کاریگەری و جێپەنجەی دیارە لە کاری ڕێکخراوی. پارێزەران سەبارەت بە دەژیرکردنی علی سیاسی دەڵێن ئێمە ئامادەین خۆبەخشانە پارێزگاری لە علی سیاسی بکەین چونکە ئەو بەردەوام داکۆی کاری دۆسێ ئەنفال و لە خەمی کەسوکاری ئەنفال بووە. وەمە وەک پارێزەر بۆ وەکو شخصی خۆم پشتیوانی تەواوی دەکەم و وەک پارێزەرش خۆبەخشیش ئامادەمە بەرگری لێ بکەم. ئێمە دژی ئەوەی نەکەوە ئازادی بەرتەسک بکرێتەوە لە هەرێمی کوردستان نەک دەستگیرکردنی بەڕێز کاک علی سیاسی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان مامۆستایانی ئاینی یاخود کەسانی ئازاد کەسانی ئازا بۆیە ئەوەی کە دەمانوێت لە هەرێمی کوردستان بەرقرار بێتن ئازادیە بەداخەوە تاوەکو ئێستا کە راپۆرتی نێودەوڵەتی باسی لەوە کردووەکەوە ئازادی لە هەرێمی کوردستان بەڕاستی بەو شێوازە نیە. لەسەر ئەوەیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت بەڕاستی ئیش بۆ ئەنفال و پرۆسەی جینۆساید بکات. علی سیاسی چالەکوانی کۆمەڵی مەدەنی و بواری جینۆساید و ئەنفال و ئەندامی یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان بەردەوامکاری لەسەر دۆسێ ئەنفال و دەژیرکردنی جاش و موسەشارەکان کردووە. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.